Canım ne için? Üstü bir kere. گەورەترین نیشانۆچکەی لە هەرێمی کوردستان من ڕازاوم ڕێخەری پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی ئەم ساڵ ئەمە خولی 15مین ساڵی پێشەنگای نێودەوڵەتی DBX پێشەنگاکەمان گەورەترین پێشەنگای لە هەموو کوردستان و لەسەر ئاستی عراقیش پێشەنگاکەی ئێمە ئامان لە گشت بوارەکان شەریکات بەشداری کردووە ئامانجی ئێمە زیاتر لە پێشەنگا بڕاندینە ئەو شەریکاتانەی کە لێرەن زیاتر بڕاندینەکەن و لە کۆمەڵێک وڵاتی زۆر جیاوە و کۆمەڵێک وەکالەتی زۆر گەورە لە پێشەنگاکەی ئێمە بەشداریان کردووە ئەوەی بۆ ئێمە گرنگە لێرە ئەو شەریکاتانی کە بەشداری ئەکەن و ئەو کەسانی کەین بۆ لای ئێمە زیاتر بزنسمانن ئەو کەسانی کە خاوەنکارن ئێمە لە ماوەی ئەم شەش ڕۆژەیە هەوڵێن باشترین جهدی خۆمان بکەین باشترین ئەو شتانی کە لە دەستمانێت بۆ بەشداربووەکان و بۆ ئەو کەسانەش بکەین کە سەردانیمان ئەکەن لە ئێستا بۆ ئەم ساڵمان لە نزیکی 120 شەریکە بەشداریان کردووە لە گشت بوارەکانە بەڵام زیاتر ئەم ساڵ معرەزەکەمان بە شێوەیەکی گشتی بیناسازیە بەڵام لە بواری بیناسازی لە بواری ئەلکترۆنیە لە بواری خۆراکی لە بواری ڕێکلام لە هەموو بوارەکان تر لە معمەلەکان کۆمەڵێک بواری زۆر گرنگ لە بواری جوانکاری هەمویان بەشداریان کردووە و کۆمەڵێک شەریکاتی زۆر گەورەیە ئێمە وەکو یەکەمین بڕاندی هونەری فۆتۆگرافی جەزب کەلەر کە بەشداریمان کردو لە پێشەنگایە کە یەکەمین بڕاندە لە هەرێمی کوردستان و عێراق زیاتر گرنگی دەدەین بە ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراق لە ساڵی 2021 لە هەولێر دامەزراوە ئێمە لە هەولێرەوە هاتوین کە بەشدارین لە 15مین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ گشت بوارەکان ئەم پێشەنگایانە سوودێکی زۆری هەیە بۆ هەموو بڕاندە ناوخۆیەکان بۆ بە بازاڕکردن و ساختکردنەوەی کاڵاکانیان